سڵاو لە بینەرانی خۆشەویستمان بێت بێگومان هەمووان لە ژیانی ڕۆژانەمانە پێویستمان بەوەیە خۆراکێکی تەندروست بخۆین لە ژەمەکانە بە خۆشحاڵیەوە ئەوەی کە لە ئێستاە بۆتە وەکو کللتورێک ناوی بنین یاخود بۆتە باو لە نێو کۆمەڵگەی کوردیە بردنە دەرەوەی تەواوی نانی ژەمی بەیانیانە لە تەواوی شوێنە گشتیەکانە بە خۆشحاڵیەوە ئەمەش پەیوەندیەکی زۆر تونند و تۆڵ لە نێوان خێزانەکانە دروستەکات کە لە ئێستاە بەهۆی ئەوەی سەرقاڵی تەواوی خێزانەکان یاخود کار و ئیشی ڕۆژانەیان هەیە ناتوانن لە نێو ماڵەکانە کۆبوونەوەی خێزانی بکەن بۆیە بە خۆشحاڵیەوە ژەمی بەیانیان لە شوێنە گشتیەکانە کۆکەرەوەی تەواوی خێزانەکان تەواوی هاوڕێیانە بەیەکەوە و لە کەشێکی جیاوازە بۆیە بە خۆشحاڵی و ئێستا لە شوێنە گشتیەکانە تەواوی ئەو جێگایانە کراوەتەوە بەڕووی هاوڵاتیانی خۆشەویستە کە تایبەتە بە ژەمی بەیانیان ئەوەی کە ئێستا لەم شوێنەشە ئەیبینن ژمارێکی زۆر لە خێزانە خۆشەویستەکان سەردانی ئێرەیان کردووە بۆ ئەوەی ژەمێکی تەندروست نۆش بکەن لە هەمان کاتە تەواوی ئەو گفتوگۆیانی کە هەیەە ئەگەر هاتوو لە تاوای ڕۆژەکە لە ماڵەوە نەتوان گفتوگۆی لەسەر بکەن ئەتوانن بێن لەم کەشە جیاوازەیە گفتوگۆیەکی خۆیان بکەن پەیوەندیەکی تونند و تۆڵیان هەبێ هەم ڕەنگە خزم و کەس یەکتریش لێرە زیاتر ببینن جا ئێستا پێمان خۆشە بچینە لای ئەم بەڕێزانە بە خۆشحاڵیەوە لێرن سڵاوتان لێبێت بەیانیتان باش بێت سڵاو لە تۆ بەیانی باش بەیانی کورسات و نانی بەیانیتان خوارد و عافێتان بێ زۆر سپاس پێمان بڵێ لە ئێستاە دەستپێک من ئاماژەم بەوە کرد کللتوری بردنەدەرەوەی ژەمی بەیانیان لە شوێنە گشتیەکانە چۆنە بەلاتەوە دیارە بەداخەوە ئێستا بەهۆی سەرقاڵی ژیان کەمتر خێزانەکان دەتوانن لە دەوری سفرەی ناخواردن هەم بەیانیان هەم نێوڕیان کۆبنەوە زیاتر ئێواران خێزانەکان لە دەوریە کۆ ئەبنەوە وەک ئەزانین کە سلێمانی شاری پێشکەوتن و ڕێزگرتنە زۆر لە ژنان و کللتوری سلێمانی وایە کە ژنان هیچیان کەمتر نیە لە پیاوان و ئەم کللتورێکی زۆر جوانە کە بەیانیان بە تایبەتی ڕەنگە پێش کاتی دەوام زۆربەی خێزانەکان لەبەر پەلەپەلی دەوام و خێراییان بێن لە شوێنێکی ئاوانانێک بە خێرایی نانێک بخۆن و بچنە سەر ئیشەکانیان کللتورێکی زۆر جوانە. تۆ تا چەندە پابندی ئەوەی کە ئەو کاتانی کە کارێکت هەیە لەگەڵ خێزانەکەدا بیت سەردانی ئەم شوێنانە بکەیت ڕەنگە هاوڕێکانیشت لێرە زیاتر بینیان خزمێک دۆستێکت لێرە ئەبینی وڵای ئێمە دیارەوە پێشتروتم ئێمە بەهۆی سەرقاڵی هەم خۆمەم خێزانەکەم کە لە ئەرەکداین و لە ئیژین ڕەنگە ڕۆژانی پشوو زیاتر بتوانین یەکتر ببینینیان ڕۆژانی هەینیان شەمان ئیتر ئەوەی بۆمان بکرێ و بۆمان بگونجێ یین بۆم شوێنە بە تایبەتی ئێرە کە خواردن هەموو جۆرە خواردنێک و هەموو شتێک کە دڵخوازی بکە هەیە لێرە و شتێکی زۆر باشە لەگەڵ خواردنە کوردەواریەکانە بینە چۆنە بە تایبەت کە ئێمە ژەمی بەیانیان وا ڕاهاتوین تەواوی بەرهەمەکانمان بەرهەمێکی سپیایی تامێکی جیاواز و خۆشیان ڕاستە بە تایبەت کورد بە عام ینی ژەمەکانی دیارە ینی نانی بەیانی ئەگەر شتێکی غێرە سپیایی و شتی بەیانیەکان شتێکتر خۆی ڕەنگە غەریب بێ یان بە دەگمەن ڕۆژێک لە ڕۆژان ئەم خواردنە بۆم نەبرژا و شتی بکەوێتە ناو لات غەریب بێ یعنی ئێم من خۆم دایمە حەزم لێ نانی بەیانیان ئەم شتانەی کە هەیە سپیایی بابەتە سپیاییەکان کە لە دێر زەمانەوە کورد احتیمامی زۆری پێداوە بەڕاستی بۆ نانی بەیانیان پێم وابێ شتیتر نەخورێ باشترە وەک ئەوەی کە ناسرایشە بە ژەمی شاهانە ناویان بردووە دەسەکانە خۆش بێت بە هیوای ئەوەی کاتێکی خۆش بەسەر بەرن ئەمە بۆ چوونیەکێک لەو بەڕێزانە بوو کە باسی لە گرنگی بە کللتورکردنی یاخود کللتوری بردنەدەرەوەی تەواوی نانی ژەمی بەیانیان لە تەواوی شوێنە گشتیەکانە سڵاوتان لێ بێت نۆشیشتان بێت زۆر سپاس با لە بەڕێستەوە دەست پێ بکەین ئەگەر بۆ کامێرە گونجاو بێت سپاس دەکەم سەرتا پێم بڵێ ئێوە لە کاتژمێر چەنەوە سەردانی ئەم شوێنەتان کرد بۆ ئەوەی نانێکی تەندروستی لێ نۆش بکەن وڵا هاتین بەڵێ زۆر سپاس بە قوربان خۆ بەخێر چاو بابەتەکەمان تایبەتە بۆی کللتوری بردنەدەرەوەی ژەمی بەیانیان لە شوێنە گشتیەکانە چۆن ئەیبینی کە خێزانەکان ئێستا نمونەیەکی وەکو ئێوە بە خێزانی هاتوون بۆ ئێرە چۆنە بەلاتەوە زۆرم پێخۆشە طبعاً یعنی من وەکو بۆ چۆنی خۆشم کۆبوونەوەی خێزان کاڵ بوو بۆوانێ تقریبا وایلات بوو نەما بوو ئێستا لەخوا بەزیابێ بۆی ئەم هاتنە دەرەوانەوە طبعاً هەیە دەوامی هەیە ناتوانێت بەیانیان کۆ ببنەوانێ جمعان کۆبنەوەیان لە ڕۆژێکی پشووە ئاسایە کۆبنەوانێ هەم لە یەک نزیکە بنەوە هەم خێزان جاریشی کە یەکتریە ناسێتەوە
ژەمێکی تەندروستیش بەڵێ بەڵێ ئەروەڵا زۆر کات ئەوەی کە قسەی لەسەر ئەکرێت ئەم جی لە تازەیانی لەگەڵ ڕێزمایان زۆرێکیان کۆبنەوە لەگەڵ خێزانەکانە بەڵام هەندێکیان ڕەنگە لە ژەمەکانە لەگەڵ خێزانەکانە نەبن بۆ چۆن چییە کە بۆ نمونە تەواوی کوڕان و کچان بتوانن لەگەڵ تای ئەندامانی خێزانەکانە هەم لە چوونە دەرەوەکانە بەشدار بن هەم لە ژەمەکانە بتوانن دووبارە سفر و خوانەکان پەیوەندێکی کۆمەڵایەتی بەهێزی تا دروست بن بەنسبەت گەنجەکانەوە منەی گەڕێنمەوە بۆ تەکنەلۆجیاش بەڕاستی گەنجی هەردوو خست بۆ لە خێزانیش ئێستا حەزەکەم زیاتر گەنجەکان کۆ ببنەوە یەکتری بناسنەوە خزمەکان هەبووایان هاتبوو یەکتریان ناناسی لەوانەیە لە کۆبوونەوەیکی وایە ئاسایی یەکتری بناسنەوانێ و تێکەڵی خێزان دروست ببێتەوە لە هەمان کاتا گفتوگوی قسەکردنیش زیاتر ئەبێت وەک لەوەی کە لە ژوورەکانی خۆیان وەڵا بەڵێ ناڵێم جاریوا بوو لە ژوورێکا دانیشتن قسەش نابوو بە یەکەوە بیکەن ئێستا گەر ئاوا کۆ ببینەوە ئەو تا کەسمان مۆبایلیشمان پێ نییە هەموو قساکەین و دڵمان خۆشە و نانێکی تەندروستە خوێن وەکو جەنابوتە سپاس سپاس بەوە بەشاریکردنە با بچینە لای ئەم گەنجە جوانە سڵاو لێ بێت ئەبینم زۆر بە جوانی لەگەڵ خێزانەکە تا سەردانی ئێرەت کردووە دایکە ئاماژی بە بابەتێکی زۆر جوان کرد وتی ئەم کۆبوونەوانە هیوادارین گەنجەکان زیاتر گرنگی پێبن بزانم قسەی تۆ چێ لەسەرەوە وەڵی من و خۆم کە گەنجێک تەمەنم کەمە لە چاوەیە بەڵام زیاتر لەگەڵ خوشکەکان و لەگەڵ کچی پورەکەم و ئەمانە زیاترها حەزەکەن کۆ ببینەوە زیاتر یەک ببینین دانیشتن بکەین نەخواردنێکی تەندروستۆک و ئەمڕۆکە هاتوونەتە دەرەوە زیاتر ئەو ئەنەمان حەز لێکە پلاندانی چەندێکە پلانماندانەوە بین بەڵام خۆت زانی ئێستا مەجالەکە زۆر کەم بۆتەوە بۆنی ئەوەی کە ئیش و مەشغوڵیاتی ژیان زۆرە بەسی تر ئەم ڕۆوان داناکە بین بۆ ئێرە و نانێ بخۆین بێکەوە هەر بە خۆشی کۆ ببنەوە پێم بڵێ شوێنە کللتوریەکان بەلای تۆ چەندێ سەرنجڕاکێشە ئێستا شوێنێکی وەها ئەبینین کە نانی بەیانی تیاخورێ ئەگەر بە شێوازێکی کللتوری بێت ڕەنگە ئێمە شوێنەکەش زیاتر سەرنجوان ڕاکێشێ زیاتر وەکو چۆنەڵی شەهی ناخواردنەکەشمان زیاترە بێت ڕاستەکەی وەڵا ئێرەماندانا لەبەرەوەی کە شوێنەکەی زۆر کوردەواری و جوان و ئیتر دانیشی لە خۆتەوە حەزەکەی کە هەستێکی کوردەواریانە بۆ دروستە بێ کە لێرە دانیشیت و ئەو شتە جوانانە ئابینی زۆر سپاس پێم بڵێ تا چەنە هەستان لە خواردنە کوردەواریەکانە وەڵا زۆر خۆشە ئەرەوەڵا من هەر خۆشمە لە ماڵی شەو زیاتر کوردەواریەکان بە دروستەکەمەوانی و حەزەکەم ئەوانە بەکاربێنم زیاتر ئەرەوەڵا خۆش بێ بە هیوای ئەوەی هەمیشە لە کۆبنەوەی خۆشیابن زۆر سپاس بۆ ئێوە وەکو ئەوەی کە ئەیبینن و ئاماژەشم بۆ کرد لە ئێستا زۆرێک لە شوێنەکان ئەو شوێنانی کە تایبەتە بە نانی ژەمی بەیانیان یاخود بە ژەمی بەیانیان بڵین بە شێوازێکی زۆر جیاواز و سەرنجڕاکێش ڕازێنراوەتەوە هەر لە تەواوی مێزەکان و هەم تەواوی ئەو شوێنانش کە ئێستاگەر هاوکارم بیگوازێتەوە هەندێک لەو بابەتە کللتوریانە یاخود هەندێک بابەتی سەرنجڕاکێش کە لەگەڵ شوێنەکەیە ئەگونجێ ئەمان هاتوون دووبارە وەکو سەردەمانی جاران ئەو بابەتە کللتوریانە یاخود فۆلکلۆریانیان لە شوێنە گشتەکانە داناوە تاوکو خەڵکانی وڵاتانی دەریشەوە کە سەردانی نێو شوێنە گشتەکانی تایبەت بە ژەمی بەیانیانەکەن بزانن کە کللتوری خۆمان چەندێ دەوڵەمەندە بەم بابەتە جوانانە و زیاتر ئیشتیای خواردنیشت ئەبێت کە سەردانی شوێنێک ئەەکەی بە شێوازێکی جیاواز ڕازێنرابێتەوە ئەم خێزانە خۆشەویستە ژەم ڕۆ هاتوون ژەمێکی بەیانی نۆش ئەکەنەوە خۆشیان بەدەستی خۆیان چاکە تێکەن سڵاوسان لێ بێدەم کاتتان باش بێنجا ئەمە جێوێکی زۆر جیاوازە چایەکە بەدەستی خۆ بەیانی و باش ئەتوان بڵێم ترێندە لەناو سۆشیال میدیا باشترین و جوانترین شتەوەیە کە بۆ کەلتوری کوردی ئێستامان چایەک تێکەیت و بڵایکەیتەوە لەناو سۆشیال میدیا جعافێتان بێ زۆر سپاس با لەوە دەست پێ بکەین کللتوری بردنەدەرەوەی ژەمی بەیانیان لە شوێنە گشتەکانە چۆن ئەیبینی چۆنە بەلاتەوە بە جیاواز لە کەشی ماڵەوە بێگومان بەخێربێن بەیانتان باش بێگومان جگەلەوە پێش هەموو شتێ بڵین کەلتور بناغەیە بۆ ژیانێکی ئاسوودا و بەرەو پێشچوونی کۆمەلگا هەست کۆمەلگایەک ئاور لە کەلتوری خۆی نایەتەوە بێگومان بەرەو دواوە ئەڕوا بێگومان ئەم توانین بڵین نانی بەیانی کاتێک کە هاتە دەرەوە یەکەم شت لە ناو کەلتوری ئێمەیە ئەتوانین بڵین دوای کۆرۆنا بوو و لایەنێکی اقتصادیشە چکە پێشتر خەڵکی داوە دەکردە دەرەوە بێگومان بۆ نانی نیوەڕۆ و پارێکی زۆری سەرفە کرد بەڵام لە دوای ئەوەی کە چۆنەڵی باری ئابووری کۆمەلگامان تۆزیە دابەزی ئەتوانین بڵین زۆرینەی هەموو
ئەوانی کە تاراوگەیەنەوە یەکەم داوەتیان نانی بەیانە یەک تێچووی کەمە دوو ئیسراحەتێکی باشە و هەموو ئەو خواردنانەی کە کەلتوریە جاری وا هەیە من بۆ منە مناڵەکەم لە زستانانە داوای گەرمە کوتاوە کاگەر خۆم نتوانم بۆی ئامادەکەم یەم لێرە گەرمە کوتاو ئێستا بۆ منە دەبێت کە پەڵپینەم لێنە ناوە یەکسەر مناڵەکەوتی دایکە پەڵپینا خۆم یعنی ئەمە هەم ئاوەڕانەوەی و فێربوونی مناڵانمانە و ئاشنابوونی مناڵانمانە بە کەلتور هەم تێچوویەکی کەمی تێچێ و من ئەگەر خۆم و هاوڕەکەم بەردەوام بەیەکەوەین ئەگەر خۆشترین قسەکردنمان ئەتوانم بڵێم لەسەر ئەم مێزەیە بە تایبەتینە ئەم شوێنە یەک کەلتوریە بە ماڵی خۆمانی ئەزانین وەکو کورسات ماڵی هەمووانە شوێنە کەلتوریەکان بێگومانیش ئێستا توانین بڵین و لە ڕووی تەندروستی شەوەڵە نانێکی بەیانی باش بخۆی بێگومان ئەمە هۆکارە بۆی کە ئێستا خەڵک چۆنەڵی شتیش کە بڵاو بووە ئیتر ئەبێتە کەلتور ئێستا ئەتوانین بڵین لە ناو کەلتوری کوردیە نانی بەیانی بۆ بە کەلتور بۆ بەکە تا چەنێ پێ دوایە خێزانەکان لە ڕۆژانی پشووە ڕۆژانی هێنی زۆر کاتێکی باشیانەیە بۆ ئەوەی نانێکی بەیانی بخۆن و هەم پەیوەندێکی کۆمەڵایەتی دروستکەن خێزانەکان دووبارە گەڕاونەتەوە سەردەمانی جاران کە بەیەکەوە کۆ ببنەوە ئەم شێوازە ئەبینی یاخود ئەم دیوە جوانەی کۆمەڵگەی کوردی ئەبینی بێگومان ئاینجاری وایە کە تۆ مناڵەکە دەبیتە دەرەوە یەکەم شت پێ دەڵێ دایان بێ بۆ کوێ ئەگەر شوێنێک ئامادەکەی بڵێ ئەو بین بۆ ئەوێ دڵخۆشترن چکەڵێ زۆرینی شتی لێیە و ئیسراحەتریش دانیشێگە تۆ بچیتە شوێنێک چۆنەڵی کوالێتەکە یان ستایلەکەی جیاواز بێ بەم شێوازە ئیسراحەتە دانانیشن ئێستامە بە ئیسراحەت و چۆنەڵی کەشی کوردی بەو شێوازەیە هەموو کەلتوریە بەو شێوازەیە ئیسراحەتی زیاتر تایە عنی هەموو وڵاتێک بۆ شێوازەیە لەبەرەوە تۆ ئیسراحەتر دانیشی تو زیاتر چۆنەڵی ئێستا تۆسی ئەو منزەرە جوانانە کە هەمووی کەلتوری کوردیە بۆیان داناین و بۆیان ڕازانین ئەگەر مێز و کورسیەکەشمان کەلتوری نەبێ بەڵام چاومان هەمووی بە کەلتور پڕە بێ لەم شوێنانەیە لە چاو تێرە بێ دوای شەهیە دەچێتە سەمان دەست و چاوی هەموو ئەوانە خۆش بێت کە بەم شێوازە کافتریاکان شوێنەکانیان ئەڕازێنەوە و لە خزمەتی پێش هەموو شتێکی داهاتوایە و اینجا بۆ خزمەتی ئێمە شەکەجیلی ئێستاە خۆش بەهێش و خان سوپاس بۆ ئەو تەجوانانت کە پەیامێکی زۆر زۆر زیندووە بۆ تەواوی خێزانە خۆشەویستەکان و لە هەمان کاتە تەواوی جیلی تازەش سلااو لێ بێتم کاتەوە باش ئەمە کاتێکە باش بەعنی و باش یانەکەم بزانم بۆ چوونی تۆ چێ لەسەر ئەم بە کللتورکردنە خودت کللتوری بردنە دەرەوەی ژەمی بەیانیان لە شوێنە گشتێکان وڵی من زۆر پێم باشە ئیسراحەتە یێ هەمووشت حازرە زۆر بەدڵمە کەواتە دیارە لەگەڵ هێشخانە زۆر سەردانی با بڵین ئەو جێگای ناکەن تایبەتەوە ژەمی بەیانیان وڵی هەموو کات کە ئیشمان نەبێ بەیانیەکەی لێڕین ئەمە چییە بۆ تەواوی خێزانەکان یاخود تەواوی ئەو کەسانی کە تاوکو ئێستا بیریان لەوە نەکردوتەوە بەهۆی سەرقاڵی و مەشغەڵەتیان ڕووبکەنە شوێنە گشتەکان ئەمە بکەنە نەریتێکی جوان ڕۆژێکدا بنێن بۆ سەردانیکردنی شوێنە گشتەکان ڕاستی زۆر پێویستە بۆ خێزان نەکەر بۆ هاوڕێ بۆ خێزانیش پێویستە چکەم کاشێکی ئارامە زیاتر ئەتوانن گفتوگۆ بکەن لە یەکتر نزیکە بنەوانێ لەسەر مێزەکە کاتێکی مەسەلەن زۆر مەسەلەن بەیانیان تۆ هەڵەسی لە خەو بەڕاستی هەیە جەوی نییە تا سەعان و ئەوانە تا بەس کە خۆیە گۆڕێت و یەتە دەرەوە بەتەمای شتێکی خۆشە چالاکترە خۆشترە کە یەتە ئێرەش مەسافەیان ئەها هینێک هەیە سپێسێک هەیە زۆر باشە بۆ ئینسان کە بەڕۆ و قسەهاکان ڕێیان گۆڕنەوە خۆشترە من پێم باشە بۆ هیوایی کەسانێکی وەکو ئێوەش وەکو ئێوە بتوانن سەردانی ئەم شوێنە گشتیانە بکەن و تەواوی ئەم خێزانانەش کە لێرن نمونەتان زۆر بێت کە بتوانین دووبارە ئەم کللتورە جوانە لەناو کۆمەڵگەی خۆمانە بێڵین